پلانی زۆر گەورەم لە مێشکە بێ سڵاو لە تۆ زۆر. پێمان ناوتە ساڵی نوێوە بەنیازی چی لەم ساڵە نوێیە؟ زۆر شتم لە خەیاڵایە بۆ 2026 لەبەرەوەی لە 2025 بە کۆمەڵێک سەختی و ناخۆشیات تێپەڕیم بەڵام لە 2026 قەرەبووی بۆکەمەوە. باشە هەمووی ئەڵێ لە ساڵی 2025 بە ناخۆشیات تێپەڕیوم بۆ کەس خۆشی نەبینی. لەوانەیە ساڵێک بووێ بۆ ئەوەی کە وانەیەک مافێر بکات بە گشتی ساڵێک بێت بەو شێوەیە بوێت. پلانی چی داناوە بۆ ئەم ساڵە ئێستا کە تیاین؟ پلانی زۆر گەورەم لە مێشکایە بەڵام نامێ بێڵم چکە ئەڵم پلانەکانت نابێ بڵێ دوایی لەوانەیە فەشل بێنێت. بەس جاری وا هەیە پلانەکانیش لەوانەیە ئاشکرای نەکەیت و زەرەری لێ بکوێتەوە. ئیشەڵا وا نابێت. دیاری وەرگرت لە ساڵی نوێ؟ نەوەڵام هیچ ساڵێک ئاواتێک خسۆتە دڵتەوە و ئاواتێک هاتۆتە دی. چ ساڵێک؟ ساڵی 2020 خۆشترین ساڵی ژیانم بوو. باشە 2020 کۆرۆنای تیا بوو بۆ من خۆشترین ساڵ بوو. ئیتر لە دوای ئەوانێ هەموو شتەکان خراپ بوو بەڵام پێم وایە کە 2026 زۆر باشترە بێت. ئامانجەشی دیاریکراوە هەیە کا بۆ منە بڵێ ئەم ساڵ ئەم ئامانجە بەدی بێنم؟ تاکید ئامانجم داناوە بەڵام باسی ناکەم هەرە تێ باسی کەم نازانم وای خۆ دەیزانی بەس جاری وای باسکرد باشتر بێ لەوانەیە. نانە باسی ناکەم بەخۆ. ئەگەر بابەت نوێل باتایە بۆ لاو داوای چی لێ کرد؟ داوای چیم لێ کرد؟ نازانم بیرم لە شتێکی وانە کردوتەوە. هەچ دیارەکە بۆ خۆ دانابوو کە شایان بەخۆ بێت و بڵێ با ئەو دیارە پێ بەخشێت. ئەڵماس نەکەنەمانە ئەی مشانی ئەڵماسم لەبەرەوە. ئەوە دەستەکانە خۆش زۆر سپاس. دەست خۆش بێت.